بەیانیتان باش بەیانی باش کوردستان ڕەمەزان مبارەک ڕەمەزانتان پیرۆز بێ خەڵکی کورد ڕەمەزانتان پیرۆز بێ خەڵکی کوردستان خۆن ئەوانەی کەفی خۆیانە ئەزانیت ژیانێکی دێ لێرە پیرۆزبای لە هەموو جیهانەکە بەڵێ دڵی بە هەموو جیهانەکە نەوەڵام کورسێتەکە واز لێوە بێن هیوادارم ئەم ڕەمەزانە بێتە خێر و بەرەکەت و خۆشی و باشی و سفرە و خوانێکی خۆش و کۆبوونەوە هەموو شتێک و بەدڵی خۆتان بێ و ڕەمەزانەش وا بەڕێەکەین یەکەم ڕۆژە چی بەڕێەکەین یەکەم ڕۆژ دەستی پێکردە غێرە چاوەڕێ و سەری ئیتر هیوادارم هەمووتان عەقڵ بوو بێتن ئیتر لە مەودا کاری خراپ نەکەن ئیتر لە مەودوا چاک بن باش بن لەو بابەتانە کاکە بە زۆر بڵێم قسەی جددیم پێ ناوترێ ئیتر نیەتی دڵشەرتە خۆتانزانن کەمە بەس مێ چۆن بن بەخوا سێکە خۆتان پێتاوەتمە لە هیچی بەدڵ نییە لە هەموو شتێکە ڕەخنەوەی بەڵێ بەقەیچێکە ڕەخنە ئەتیادێ زواتیادێ لە ڕەمەزانیش ڕەخنی زۆرمانێ بەڵام لەبەر ئەوەی کێ من هەموو جارێ ڕەخنەکەم و تۆ هەموو ساڵکی ژۆر دووبارە بۆتەوە کاتە هیچ سپەدەی نییە کاتە قسەشتان بۆ ناکەم و بەڕاست بۆ کێکم نانە سێریکە ئیسفادەیەر هەبووە بەس چەند شتێک یعنی یەکێک لەو شتانی کە زۆر ناشرینە لە ڕەمەزانە بیکە یەکەم هەنگاو کە خۆت بە ڕۆژووی نوێژی خۆتەکەی ڕۆژی خۆتەکەی مەمە بە کەڵەگای سەری خەڵکی ئەو بۆ ڕۆژ نابی تۆ بۆ ڕۆژ نابی داناوەشێ من بە ڕۆژم تۆ بە ڕۆژ ئێ بابە تۆ بۆ خۆیەکە یان بۆ خەڵکیەکەی ها تێم بگێرە ئەدی زمان دەبێ زمانە سپێکاتە بە ڕۆژی حەق و زەقۆر ئەو بابە ئیلاقی خەڵکت نەبێ هیچ ئیلاقی خەڵکت نەبێ بە ڕۆژوو نوێ هیچ ئیلاقات نەبێ تۆ بۆ خۆت و خۆی خۆتێکی بۆ خەڵک ناگی وە پێشینەوە توی بە کەڵەگای سەر خەڵکی بڵێ بۆ بە ڕۆژ نابی براڕۆ یەکدەقە فریای نەکەوتم ستابەکە پێ ئەو هۆکارە ڕوونکەم و ڕێک و پرسیارم لێکرا ئەو 5-6 پرسیاری ڕێک لەوە لێکرا لەم دەقە ینی سێریگە ئەوکەی لەوەی ئێوە تێگەم من ئەوەی مەبەستم بەخواوەی ئێوە نییە ینی ئەوەی ئێوە ئەزانم نۆعێکی کێ بەس بۆ نمونە کاتێک توانین بۆ بڵێ بە ڕۆژیانێ بۆ نمونە نیێڕۆ ییتۆ بۆ ماڵی خۆمە ئەگە بە ڕۆژوونی من لە خزمەتە ئەگە بە ڕۆژی ئەو ئەها ینی ئەگە هۆکارێک هەبێ شتێک نەک ئاوکە ئەو بە ڕۆژی تۆ ڕۆژی نە ئەوەی ئێوەش چۆنە کەسێکن بۆ نمونە من تا خۆشێ زۆر سپاسان کەم ئۆکەی حەزەکەم بزانن تا ڕادەیەک لایەنی دینیم چۆنە ئەها حەستان لەوەیە زانین چۆن ببزانین کەسە دەجددی نوێژ و ڕۆژوە گرێ ئەگەر نوێژ و ڕۆژووی گرت ئەوە من سێریەکەم ئەگەر ڕۆژووی نەگرت یەکسەر ڕیموڤ بێگن هەیە نەخێر ئەوش یاقی بەوە نییانی و کەسێتی جیاوازیە وەلحاصل لە هەر لایەکە بێ ئێوە خۆشەویستن ئەو کەسانی بەو نوعە پرسیارەکەکەن ئاساییە بەس ئەو کەسێکی ئاوا بینەکە کاڵەوە تۆ بە ڕۆژووی یعنی ئەمان ئازادی خۆتە بەس ئەمان لەبەر چواردەوروبەر و ڕەفیقت ناسێ خزمە و ناسێ ئەو گۆڕانە سەریعە با کەس تووشی شۆک نەکە ینی کاکە من برادرم هێ دوێنێ لە سەیران خواردوێتەوە ڕسمی داناوە شتی داناوە ئەم بەیانی هەڵەسم بەسەر ڕێگا و قورئان لێ ینی قورئانی خستە سارەکە و بە ڕۆژووشە ئێ باشەمە چۆن ئەم چ ڕۆژی بانەمە گۆڕامیدانە گۆڕا بۆ کشەکانیش بۆ نمونە سەعات 10 ساوە سەعات 11 یەکسەر ڕسمی خۆی داناوە بە جلی ڕەمەزان ئەوەی کە هەمووی ڕەش و داپۆشی ئاوا ینی لە چکو هەموو شتێکە ئەمە لە کچێک عادەتەن کە خۆی وا بوو بێ زۆر جوانە حیجاب بەس لە کچێکەوە لە فول جلی ئەچێتە سەر ئەوە بەیانی وەکو کچێکی حیجاب نایبینم نازانم وەکو قەلە ڕەشوشتی وای بینم یعنی گۆڕانێکی سەریع مەکەن ئەوەنە چکە خۆش نییە جایترەوەنە مێشیشمان مەبن بەجددی یەکەم دەقە جلەکەی دوای ئەوە ڕسمی قورئانەکە کوڕەکە قورئان و تەسبیح یعنی ها زۆر سەریع گۆڕێن ئەگەر ئەوە شتێکی باشە بەڵام بەس بۆ مای ڕەمەزان نوعیان زۆر ڕقلێ ینی زوارکەرن والله ڕێز و احترامی تیانە بێ ناتوانین دوو قسەیان لەگەڵکەی کاکە وازم لێ بێنە بە ڕۆژوو تۆ زێ لەم لەگەڵیشی یەخسەر کاکە سەرمانێش ئێمە بە ڕۆژووین هەچی بۆ دوکانەرە خاوەنی دوکانەکە کاکە زۆر سەرم مێژوێنە گە شتێکنیان خۆم بە ڕۆژوو قۆزە قۆرد کەرە یەکێک لە هۆکارەکانی خۆی گەورە کە ئەوەی داناوە بە ڕۆژووبی یەکێک لە هۆکارەکانەوەی کە هەز بە فەقیر و ژاکەی کە هەنێگەی خواردنی نییە بیان هەز بە برسێتی بکەی کە چەندە ناخۆشە تو پەڕی لە هەشتەوە تا 6 ئێوارە 10 ساعت دەگا 10 ساعت تۆ 6 ئێوارە سوورەزانی خۆشترین خواردنە خۆی ئەوەی بەدڵت بێی خۆی کاتە هێشتا وەکو ئەوان نیژنی ئەم هەموو ناز و فیزاکەی ئایستە سەرەی نانەوە کاکە با من نانەکە بەرم هۆشنانە بەرم سەرەکەم پێشخا بنیاجە من بە ڕۆژوو ئەقۆ زەقورە و خەڵکەش هەموو یا بە ڕۆژوو ینی ئەوە خۆ جا مەکەرەوە ڕۆژوو شتێک مەزانە ئاوا بڵێم چۆن بەس خۆتی نەخێر بەس خۆت نی اینجا بۆ ئەمێ بچمە مێشی ئەو کوردەوە هەنێک جۆر خواردن هەیە بۆ ئەوە نەگرنگە لە مای ڕەمەزانە دێ ناگەم خورما قەیناکە ئۆکەی
ئەمە پێغەمبەر وەکو سونەتێک کراوە کە ڕۆژی پێشکێنێ و هەموو کەس بە ڕۆژە خوڕمە ئۆکێ ناوساجی هەموو کاتێکە خوڕێ بۆ لە شوێنی کە لە کاتی کە دەستم ناکەی بەس لە ڕەمەزانە لە کولی کۆڵانەکە هەیە ناوساجی هەر خۆشە هەر ئەخورێ بۆ وا زۆر ئەبێ و یعنی مشتری زۆر بێ خەڵگەی کڕێ یعنی من لە بری دەستم ناکەی ماگانی کە لە ڕەمەزانای کڕە واز لەوەش بێنە باشە بۆ شەربەت بەدەبەزی 20 لیتریە کڕن یعنی بۆ شەربەت ئەجن سەرەی بوو ئەگەن وا دەنجوازانم سەرەی بنزین هەر میوانی خۆتانی بینن بۆ ئەچن دەبێژی 20 لیتری سەرەی بۆ ئەگرن یعنی شەربەت باوکە ڕۆهم زۆر زەبەنگە ئەچی سەری بۆی دەبێ 20 لیتری بۆ یەکڕی هەموو ڕۆژێک قوتوی بچووکە بێنمەوە تا بەشی خۆمان بۆ ملحیدەکان نەک بڵێ ملحیدەکان ئەوانی کاکە نوێژ و شت ناکەن ئازادی خۆتە و بیر و ڕای خۆتە بە ڕۆژ و نابی ئەم ساڵ ئازادی خۆتە بەس ئەوەنە کەرمە بە لە نیوەڕوانە وەکو نانەکەش خۆی سناپی بکەی یان شتێک بڵاو بکەیتەوە بە ڕۆژنی نانەخۆ کە ئەزانی خەڵک پێی جوان نییە وەکو ڕێزەی بیکە و هەنێک گۆرانی و هەنێک شت مەکە لە ڕۆژەکەیە کە ئەزانی خەڵک پێی ناخۆشە هیچ نەبێ ڕێزی ئەمانە بگرە 11 مانگ بۆ تۆ با 1 مانگ بۆ ئەوان بێ قەیچێکە بانم بۆ مامۆسان 1-2 سەفەرەکان 1000 جا بە تەلەفەکان مێشیانەمەن من کە چووم ئەوەی وام کرد وام کرد تاقەتی منێ باسی خۆ بکەم بەس ئەو شتێکە بۆ ئەم دقەی ئێستا ئەگونجێ کە هیچ عیلاقی بەم نیشەوە نیە بەس وەکو نمونێ بۆتان باسەکەم ئەو ئێوارەی کە من لە بورج خەلیفە بووین لە عەسرەوە لێو ڕۆشتی بووین لە نیوەڕۆ تا شەو تا 10 و 12 شەو لێ بووین هەموو دقەیە 10 دقە جارێ گۆرانیەک و فواری ئاوەکە لەگەڵ ڕیتمی گۆرانی شتەکە ئەوترا خەڵکیا ڕەقسێ کرد و سناپێ کرد و لە بەرەی ڕووسی ئۆکراین هەموو وڵاتەکانی تیا بوو باشە کاتێک ئێوارە هاو بانگی ئێوارەیە هەموو فوارەکان کوژانەوە دەستی کرد بە بانگ ئەو خەڵکە بەخوا لەواشی تیابی هەر موسڵمانیە بەتاڵی نەبیست بێت لە ڕووسی ئۆکراین هەر موسڵمان نین وەکو ڕێزێک کەسی لای ئاوەکەونەوە کەسی دەستی نەکرد بەخۆ حرزکردن هەمووی بە جوانی دانیشت تا بانکە تەواو بوو کە ئەمە ئەسڵەن هەر موسڵمانیش نییە هەر ئەوەنە گوێشی لێینەوە بەڵام ڕێزێکی لەو بانگە کرد ئێدەچێت تۆ قەیچێکە ئەم مانگە باوابی چ پێویستەکە خۆ دەرخی لەو شتەشە هیوام وایە هەمووتان پێکەوە بە ئاشتی بشین هەر مەمجوعە بۆ بام لێ هاتووە هەر ئەم مەجموعەی کە بە ڕۆژون ڕێز لەو بکەن کە بە ڕۆژ و نابن بامانشێ ئەوانی بە ڕۆژ و نابن ڕێز لەو مەجموعە گرن کە بە ڕۆژون هەنێ عادەت هەیە تەرشیکەن و تام دقەیە ژۆی منەی بینم ڕسمی کۆتا ڕسمی سناپەکانیان قورعان و تەسبیح و لەچک و کچێکە دوعای کردو ئاوای کردو تام دقەیە مەسەری مۆزوعەکانە هەر ئێوارەی لێ هاو هەر هەمووی بە ڕسمی سفرە و بۆیە ئەم مۆزوع لێەوە هاتووە کاڵێ ژیان هەمووی دووبارێ هیوام وایە هەمووتان لەشتان ساغ بێ ومانکی خۆش بەڕێبەری بە ڕێ بکەین باشە هەربیستم بۆتان پێ بڵێم هیچ کەمەوە بڵێم ئارد برنجیشتان هەیەوە وەسایکی تیا کاکە تاقەتمان نییە واز بێنە خۆمان بڕۆ باش کاکە باش ئارتان هەیە یان نابی بەم بووی یا هەلە جەماعەت هاوی ناتەوە بەخێراتنەوە تیشێتی قۆڵکورد دەستی پێکردەوە ڕاست بڵم ئەم جارەیان نازانم لای من ماوەیەکی زۆری پێچوو بە قەمسەڵە و چاکەتی درێژەوە بەس لە ئێستاوە جارە هەر گەرم بوو بەسەر باشە لە چاو ڕەمەزانی پار واش بێن کاکە لە چاو ڕەمەزانی پارە لەبەرەوەی نازانم ڕەمەزانی پارەم کاتە بە هەمان شوێنە ڕۆشتم یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو هەمان کات هەمان شوێنەوە سوودفێکی سەیری کردم دەقی ئێستا بیرم کەوتەوە ئەزەم سناپەکەش ماوە هەخوار و خێش بوو کاکە زۆر گەرمتر بوو بەس چکە هەموو جارێت تا ڕۆژ دە ڕۆژ ڕەمەزانیەتە پێشەوە ئاسانترە بێت ئەسانکە هەرویستمەوە تا پێ بڵێم بەخوای چکەم پێنەوە خۆت پێم نایە دوو گۆرانیش لێە ئەوەی ترەوە بە مۆزوعی ئەم هەفتەیە ئیلەڵاو بڕایەوە بۆیە هەرویستمەوەتان پێ بڵێم تا هەر ئەڵێن ئیسفادە نیە ئەوە ئیسفادەکەیە وای کاکە ئەرێ کاکە خوای جان ڕەمەزانە بۆ خاتری ئەو خوا پێغەمبەرە تو بۆ واڕی والحاصل ليش اللي ئیسفادەکانەوە يعني المهم شتێک چاوەڕێی کەی کاتی بوێ کاتەکەی لەبیر چێتەوە ئەو شتە من خۆم قەدرێزانم سپاس بۆیە قەدری من بزانم تەنیا ئەوام لێم مەکەن کاکە ئەوام لێم مەکەن ئیتر هەموو ڕەمەزان قسەتان دەفعم مەکەن خوا دەفعم مەکەن کاکە دەفعم مەکەن بەجددی وەدارم وا بوو بێ قەدرتان ئەزانم يعني زيك هنا مرتاح سباس رمضان دەست خۆش خوشکی من سپاس ڕەمەزانە دەست خۆش خوشکی من ئەوە دەیسانەوە پرسیارەکە کرا
هەر نەیڵم بۆ ئەوی ئەو دڵەتان بتاقێ نەباسێکم نەباسی هیچ ناکەم هەر بۆی دڵم یعنی من ئەو هەمووە چەند ساڵە قسە ئەگەم ئەمە یەکەم جارمە ئای قوڕی دنیا بەسەرم ئەوم بۆشی مەگەر وایە خۆم بۆ شەی لا کردم قەی ناکەم ئەمە قسەیەکی ڕاستم کردم من یعنی هەموو قسانی تر وتومە هیچی ڕاست نەبووە کورە خوا و گرێ بێویشدا خوێ بەجددی ئەوەیە وتامە خۆشایە ئەردوو ڕۆن و خوێ ئەرەڵاوێ گوڵمەات و برادرای ناساجیشی نەبیستێ بیری ئەوەم نەبوو بەجددی جژنی ڕەمەزان کوورە زۆر پەلەمە بۆ جژنەکەی ڕەمەزان لە هەموو کوردانی ئەوروپا پیرۆزێ بە تایبەتی خاڵم لە سوید مام بۆ گۆرانێکیشان پێشکەشەکە بات کۆنە بیگەوە تەلەفۆنێکرا ئەم گۆرانی پێشکەش بە چیەکەی خاڵم لە سوید ئەم هەموو خزمەوە بۆ لەوەی دانایەک داناڵێ مەقسەمەوە چی بووە ئەو کاتە پۆزیەوە بۆ بڵێ وەڵا خزمان لە ئەوروپا نەک خۆی خزمەکەیان لە ئەوروپا برا ڕوسێری و دووریە چی و پۆزە